ئەمە ئاگردەرەکە بۆ پلاکەکان ئەوە مەشی ئێرەیە بەناوی خوای گەورە من محەممەد قادر محەممەد پێمەڵێن هەمووی وارمەند لە هەڵەبجە ئیشم کردووە وەختی خۆی دوکانێکی ئاوایسە باشی بکەمەوە وەختی خۆی دوکانێکماندانا موبەڕیدە و پانکە و ئەمانەمان چا کرد بۆ خۆی مۆدیلی سیارە دینەمەکەی گۆڕا بوو بە دینەمەی خڕ وارمەنەکانی ئێرە وتیان لێ نازانین هێنایان بۆ لای ئێمەوتی لێ زانن وتوان دەستمان کرد بە چاکردنی بەبێ ئەوەی وارمەند بوون ئێمە وارمەند نەبوون دوایی ئیتر ئێمە بوون بە وارمەند هەموو سیارەکان هاو بۆ لای ئێمە لەبەرەوەی دینەمەکەی گۆڕا بوو ئەوان لێیان نەزانی وارمەنەکانی شاری هەڵەبجە لە دینەمەی کۆنیان نەزانی ئەوان دینەمەی تازەیان نەزانی ئەتر ئێمە دەستمان کرد بە چاکردی ئەوانە و فێر بوونی تر هەرچی سیارە بوو هاو بۆ لای ئێمە و ئێمەش بوون بە وارمەند و ئێتر ناویان نام هەمووی وارمەند و تەواو ئەو وەختە زۆری هینمان چاکرد جێب پیانە و ئاسکی مۆدیل دای جێبی 75 هاو مۆدیل تازە مۆدیل کۆنەکانمان چاکرد و ئەوانشمان چاکرد هەمووان چاکرد ئەوەڵ جارەکەی کابرای جێبێکی هێناوەتی ئەتوان تاقمواری ئەم جێبە بۆ من بگۆڕن ئاخر ئێمە هینمان نەکرد بوو وتم ئەرە وەڵا توانین کوڕێکی شەریکیشم لەگەڵا بوو وتم من ئەمە هەمووی زانم بگۆڕم بەس یەک شتی نازانم ئەوەی ئاو فلاشەرەکە ئازانی وتی ئەوەش فێرە بین بابی بێن هێنامان لەم دەرسە لێرە تۆشکە بوو تویەکە بوو لێرە هاتین لە بن تۆکە تاقمارەکە با گشت گۆڕی و گوڵۆپەکانیمان چا کرد و بوو بە سیارە و ڕۆشتینەوە بۆ ماڵەوە هەموویمان چاک تقریبەن 75 ئەو ناوە بەرەو ژووتریش ئاوە ئالەو ناوە بەس دوکان بوون بە وارمەند لە 82 ئەوانە بوون بە وارمەند سیارەکەمان هێنا بۆ ئەم دەرسە و چاکمان کرد و کوڕەکەی ڕەفیقم وتی ئەو سایەقەیە زانی من نەمەزانی وتی دەی لێ خۆڕەبا فێربی وتم آخر من لەمە یەکەم جارمە و بەم دەرس و جۆگە وشتا چۆن لێ خۆڕ وتی وەڵا لێ خوڕە وڵا لێ خوڕی لە شوێنێکا لە جاتی کەم بیشێن بۆ زۆر شکانمە کەوتە ناو جۆگەیەک و وەڵای تر دەرمان هێنایەوە لە ناو جۆگەکەەوە بردمە بۆ شار و تر لێش فێری سایەقەکەش بووم هەر ئەو ڕۆژە وەڵا ئەو وەختە زۆر ئاسانکاری بوو من پلایسێکم پێ بوو سارەی پەچی کەوتوم پلایسێکمە برد لەوێ چاکمە کرد و هاتین و بەس ئیسەوانەیە ئەقەڵێوێ و نازانم کۆمپیوتەرێوێ و شتی زۆرێوی ئەشیای زۆرە بخاخە و نەوزڵە و ئەو شتانە هەیە ئەو وەختە ئەوانەی نەبوو هیچی نەبوو هەر بەس کابرێتەرێک و وارێ بۆ کۆیلەکەی و تاو مەشینەکەی تر ئیشێکە بەخوا کەم مەگەر چۆ نابجران من نایکەم نەوەڵە تااقەتم نەبوو تااقەتم ناو 50 ساڵ کردم برایتر ستاتوان کە دوکانەکەمان دانابوو لە پێشە هەموو شتێکمان چاکرد کابرا تەلەڤیزیۆنێکی گرتوو بە شادیۆ هێنای بۆ لای ئێمە وتمان خاڵە جا تەلەڤیزیۆن چاک ناکەیت وتی تەلاقم کۆزیە بێ چاکی وتم بۆ کاکە جاوتی وەڵایە بێ چاکیکەن هەر زەلامە خۆیەکا بەم دوکانە و ئێوە شتەکەی بۆ چاکەن یعنی چی بۆ منی چاکن وتم باشەوە سەرچاو بە فاروق شاگردم بوو فاروقی سۆفی حەممینە پێ سەر هەڵەبجەی تازەیە وتم فاروق بیکەرۆ چاکیکە وەڵا تر کردیەوە وتم لەوانەیە پیزێکی سوسابەتی کارەباکەمان شۆرتی کردووە لەوانەیە پیزێکی سوسابێت بۆی چاکە وەڵاویش کردیەوە بۆ دیوە سامحەم وەڵا پیزەکەی سوزاوە بۆم چاکرد کەوتە ئیش سەرکار چۆنی هیچی پێویست نییە تاوا فێر بووی بۆ سامحەمە و ئەزمونێکی تایبەتی هەیە هەوڵی شیاوە لە تەمەنی جوان ئێمە پێ بگەێنێت و بە باشی فێرمانکە لەشی ساغ بێ و هەراوە تەندروست باش بێ ئینشاءڵڵا بەس لە ئیشی کارەبایە زیاتر لە ئیشی سیارە زیاتر حەزێکی خولایەکی تایبەتیشیە بۆ سیارە و ئێمە بە باشی فێر بووین هەوڵی شیاوە بەرامبەری کە ئیشەکە لەگەڵیا بە باشترین شێوە فێریکە
من لبيرمي هلا بتدو سعرت يا ابو ايش يعني عزيتم برشي ويش يعني ينبو علي شمعي او دو سعرت يا ابو سعرك علي شمعي لدار دروس كرابو دواكي بوديكي بيشكي شوفرليدو اثر نفر بربو تيلا او سعرت يا ابو لقل سعري عزيتم برشي لوريبو ايش بلوري سلامي بارك ري بربو سليماني لدواو حتى الرجل شان شنو قاوتي براتو كوسلق بارمانه كي بارمان بوليسين باري كبابن دواني بوديبو وكو غلابو عبر رسولنا بتي وكو كوسلق بارمانه كي باري كمان ليسين بو بارمان ليسين بو تعزيه شنو وان بو تعزيه وبو توافي شخص ما دو سارت يا ابو تاركش ساركي عزيز برشي شان لو خوارو يا يبر الرومانوسي وا تيار تقيل يكر كبيسي بالراب سليماني تاري وقتها تاري هالصات تقيا كردا لمرقا أمرقا دو سعري تاو تقيا كلو سعريين عزيتم بيرشي